بەردەوامی هەتاو کاتێک بۆ ئەم ساڵژدانی پیانجێ چکە زۆر زەرورە بۆ هەموو تەلەبەیەک نەکرد وەجبەیەک چکە هەیە لە ماڵەوە ینی بڕەپاڕێکی باش نانێ لەگەڵ خۆی 6,000 زۆرە بۆ هەنێک تەلەبە چیش هەر باشە بەشی خۆی پێویستە زۆرش پێویستە بەردەوامی لەسەر خۆپیشاندانی خۆمان بێگومان جێ خۆی ئەگرێت لە ژیانی خوێندکارە بە تایبەتی ئەوانەی کە لە بەشە ناوخۆیەکانان ئەژین چکە بەجددی بێتە ئەرکێکی زۆر و مەسرفێکی زۆر بۆ سەرماڵەوە زۆر یارمەتیمانە مافێکی سەرەتایی خۆشمانە بێگومان بێدەنگ نابین تاوەریەگری لێرە بەردەوامە بین ئەم خەڵکیت ئۆکرینە تۆتینە زۆنکۆ لە بچەوەک خوێند کۆر و ئەمە دیرە ڕۆستی خو پێشاندان بوو مەرەمەوە دەرماڵای یعنی برۆدەر منێتەی وازل زۆنکوی هێنۆی سەبەب یعنی بێپۆرەی یعنی بێ دەرماڵە یعنی بەردەوام بین ئەمیش هەتا شتێکی بوومەتکەن مامۆستا بە دڵسۆزەکانمان چ لە زانکۆ چ مەسەلەن لە سێکتەرەکانی کە مەهام و پیشەوینی خۆیان بە ئەمانەتەوە بگەێنن هۆکارەکەشی نەکردنی دەوام و ئەم قەیرانانەیە کە ئیبینین بەتەئکید چونکە دیسانەوە ئەڵێم کاتێک ئێمە باسی حکوومەتەکەین ینی با بڵێم گرنگی حکوومەت لەوەیە کە ئیدارە بات کە ئیدارەشی نەیە قەیران دروستە بێ قەیرانەکەش ڕەبتی بەلایەنەمە وەڵام من بە مافێکی سەرەتایی نەک مافێکی سەرەتایی ئەسڵەن بە وەکو چۆن ئەڵێ ئایدی و بە هەوێی خۆیان نێزانم ناسنامەی خۆیان نێزانم